لە بەشی سەنتەرەکان ئەتوانی بە دوای جۆری ئەو خزمەتگوزاریە بگەڕێ کە تۆ پێویستە. لێرەدا جۆری خزمەتگوزاری هەڵەبژێری، دواتر شار یاخود شارچکەکە هەڵەبژێری کە گەڕان داگری، لیستی ئەو شوێنانەت بۆ دێ کە ئەو خزمەتگوزاریە پێشکەش دەکەن، کامیان نزیک بێ لە تۆوە یاخود تۆ پێت باش بووە توانی هەڵی بژێری. کە کلیکی لەسەر ئەکەی زانیاری زیاتر ئەزانی لەبارەی شوێنەکە، ڕسمی شوێنەکە، ناوی، ژمارەی مۆبایلی، ناونیشانی شوێنەکە، لەکەیەکەوە ئەندامە، ئەو کارانەی کردوویانە، ئەو خزمەتگوزاریانەی پێشکەشی ئەکەن. تۆ ئەگەر پێشووتر خزمەتگوزاریان پێشکەش کردبێتی دەتوانی پلان پێ بدەی، ڕای خۆت بڵێ، پلان پێ بدەی وەک هەڵسەنگاندنێ بۆ شوێنەکە، دواتر دەگەڕێیەوە. لێرەدا دوو هەڵبژاردەدەیە، دەتوانی ڕاستەخۆپەیوەندیان پێوە بکەی یاخود دەتوانی حجز بکەی، ناوی تەواو دەنووسی، دواتر ژمارەکە تۆمار دەکەی، دواتر زانیاری دەربارەی ئۆتۆمبیلەکە تۆمارەکەیت، ژمارەی ئۆتۆمبیل، دواتر جۆری ئۆتۆمبیلەکە دیاری دەکەی. بۆ نمونە دوای دیاریکردنی جۆری ئۆتۆمبیل ساڵەکە دیاری دەکەی، دواتر ژمارەی کیلۆمەتر دیاری دەکەی، دواتر جۆری خزمەتگوزاری ئەنووسی، بۆ نمونە ڕۆنگۆڕین، پەنجە دەنێی بە دواتر. لێرەدا پێویستە بەروارەکە دیاری بکەیت، مانگەکە هەڵدەبژێری، ڕۆژەکە هەڵدەبژێری، هەروەها پێویستە کاتژمێرەکە دیاری بکەی. پەنجە دەنەی بە حجز بکە، ئەو داواکاریەکەت بە سەرکەوتووی نارد، پەنجە دەنەی بە بەردەوام بە.